لە ئێستادا لەخوا بزیاوی ڕۆژی تەندروستی مناڵەکە لەبارێکی زۆر جێگیرایە. تەمەنی مناڵەکە 2 مانگ و نیوە. الحەمدوللا ڕۆژی زۆر جێگیرە و لەژێر چاودێری پزیشکی بەردەوامی خۆمانایە. بەڵێ لەگەڵ دایکایەتی دایکیشی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە بەیەکەوەن و الحەمدوللا دایکیشی تەندروستی هەر زۆر باش. تا ئێستا ئەوەی کە نەتیجەکانیان پۆزیتیڤ بووە ژمارەی مناڵەکان 5 مناڵە. الحەمدوللا هەمووشیان لە خەستەخانەن و لەژێر چاودێری پزیشکی خۆمانان باری تەندروستیان جێگیرە سواز بۆخۆ. لە بەروی مناڵەکان لە ئێستا هیچ ناڕەحەتیەکیان نییە بەش لەژێر چاودێری پزیشکی بەردەوامان ئێمە لە نزیکەوە چاودێریانەکەین نیسبەتی ئۆکسجینە لێدانی هەناسەدانە لێدانی دڵیانە پلێگەرمی لەشیانە و چاودێری بە شێوەیەکی گشتی بەردەوام و چکە لە ئێستادا باری تەندروستیان جێگیرە بەس چاودێریانەکەین ئێمە.